بە جێگەاندنی ئەرکێکی ئاینی شێوازێک لە نوێژکردن جێبەجێکار پەیڕەوێکی ئاینی جوولەکە شوێن سیناگۆگێکی جوولەکەکان لە پاریس. ئەم کابرایە کەسێکی پەیوەستە بە ئاینەکەیەوە و ڕۆژانە نوێژەکان لە کاتی خۆیدا دەکات. لەبەر دەرگای هەمان سیناگۆگ کۆمەڵێک گەنجی دیکە جگە لە ئاشناکردنی خەڵک بە ئاین و بیر و باوەڕی خۆیان مەراسیمێکی بچووک بۆ ئەو جوولەکانە ئەنجام دەدەن کە ماوەیەکی زۆر بێت نوێژیان نەکردبێت. دوای مەراسیمەکەش نۆرەی خۆشی دەربڕینە بە شێوازی خۆیان. ئێمە لە پاریسین و هەوڵی ئەوە دەدەین کە خەڵک ڕاکێشێنە ناو ئاینەکەی خۆمان و هەروەها لێرە داوا لە پەیڕەوانی ئاینی جوولەکە دەکەین کە ئەرکە ئاینیەکانیان جێبەجێ بکەن و نوێژەکانیان بکەن. لەم دواییانەدا مەترسی لەسەر ژیانی جوولەکەکان لە فەڕەنسا بووە بابەتێکی گەرم. ترسەکە گەیشتە ڕادەیەک کە بەشێک لە پیاوانی ئاینی جوولەکەی ناچار کرد داوا لە جوولەکەکان بکەن کڵاوی گیب کە کڵاوێکی تایبەتی جوولەکەکانە نەکەنە سەریان. لە بەرامبەریشدا فڕانسوا ئۆڵاندی سەرۆکۆمار ڕاگەیاند نابێت جوولەکەکان ناچار بکرێن لە ترسان ئاینی خۆیان بشارنەوە. بەڵام وا دەردەکەوێت هێشتا جوولەکەکانی فەڕەنسا بە تەواوی بێئومێد نەبووبن. ڕاستە بەتەبەتی ئەم چەند ساڵی دوایی ترس لەسەر ژیانی ئێمە هەبووە و ئاسایشێکی باشمان نەبوو. ئێستاش هەندێک جار بەردەوامە و بەڵام لەگەڵ ئەوەشدا پێمان وایە ترسەکە تەنها لە فەڕەنسا نییە. ترسی تیرۆر لە هەموو جیهان بڵاو بۆتەوە. بەپێی دوایین ئامارەکان ژمارەی جوولەکەکان لە فەڕەنسا لە نێوان 550 بۆ 600 هزار کەسە و دوای ئیسرائیل و ئەمریکا فەڕەنسا لەسەر ئاستی جیهان بە پلەی سێیەم دێت لە زۆری ژمارەی جوولەکەکان. لێرە یادگاریەکی تاڵ بۆ جوولەکەکان تۆمارکراوە. ئێرە ئەو شوێنەیە کە ساڵی ڕابردوو ئەو ڕۆژەی هێرش کرا سەر بارەکەی شارلی ئێبدۆ هێرش کرا سەر ئەم مارکەتەی جوولەکەکان و 4 جوولەکەی تێدا کوژرا. بەپێی ئامارەکان دوای ڕووداوەکە و تەنها لە ساڵی 2015دا نزیکەی 1900 جوولەکە فەڕەنسایان بەرەو ئیسرائیل بەجێهێشت. ئەمەش بە یەکێک لە گەورەترین کۆچی پێچەوانەی جوولەکەکان لە فەڕەنسا هەژمار دەکرێت. هەژار ئەرگۆشی ڕوودا و